گۆران تەمەنی 33 ساڵە کارمەندی نەخۆشخانەی ڕۆژاوایە لە شاری ئەولێر وەک یەکەم کەس لە هەرێمی کوردستان ڤاکسینی کۆرۆنای وەرگرت. گۆران لە بەشی چاودێری چڕ کار دەکات و بەرکەوتنی بەردەوامی لەگەڵ نەخۆشەکانەیە. جگە لە گۆران 19 کارمەندی دیکەی تەندروستی لە هەولێر ڤاکسینەکە وەردەگرن. بڕیارە سەرەتای هەفتەی داهاتوش ڤاکسین بگاتە سنووری پارێزگای سلێمانی. الحەمدولله لە دوای وەرگرتنی ڤاکسینەکە ئەگەرچی بیدایەتە ئاگادار کراینەوە لەوەی کە لەوانەیە هەندێک عەراز جانبی دروست ببیتن، لەوانەیە شوێنی دەرزیەکە سوور ببێتەوە یان ئازار یان تایەک هەبێتن، بەڵام الحەمدولله ئێستا تقریباً 20 دقە بەسەر ئەو ڤاکسینەدا تێپەڕیە و هیچ نیشانەیەک نییە و هەز بە ئازاریش ناکەم، شتێکی ئاساییە. پێچەوانەی زۆرێک لە وڵاتان کە سەرۆک و بەرپرسان وەک یەکەم کەس ڤاکسینەکەیان وەرگرت لە هەرێمی کوردستان سەرەتا بە کارمەندان درا. لە یەکەم کارواندا 5,000 ڤاکسین هاتووەتە هەرێم و 1000یان بۆ کارمەندانی کۆنسوڵخانەی چینە و 4,000یان بۆ کارمەندانی تەندروستیە. بڕیارە کاروانی دیکەی ڤاکسین لە چەند ڕۆژی داهاتوودا بگاتە هەرێم. ئەوانەی لە چاودێری چڕی نەخۆشخانەکان کار دەکەن مەترسی لەسەر توشبوونیان لە هەمووان زیاترە، چونکە ڕێژەی ڤایرۆسەکە لە ناو چاودێری چڕ لە هەمووان زیاترە. بۆیە بە دڵنیاییەوە ئێمەش وەری دەگرین، بەڵام ئەوەی ئێستا کە بڕەکەی سنووردارە بڕیار لەسەر ئەوە درا ئەو کەسانە بنکەوە لە چاودێری چڕ و نەخۆشخانەکانی کۆڕۆنا کار دەکەن. ئەو کەسەی ڤاکسینەکەی پێدەدرێت دەبێت تەمەنی سەر و 16 ساڵ بێت، هەستیاری بە دەرمان و دەرزی نەبێت، دوای 21 ڕۆژ ژەمی دووەمی پێدەدرێت. لە دوای پێدانی هەر ژەمێک ڤاکسین 15 بۆ 20 خولەک چاودێری دەکرێت. پێدانی یەکەم ژەمە ڤاکسینی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بە کارمەندێکی تەندروستی هاوکاتە لەگەڵ ئەو ڕۆژەی کە ساڵی پار مامۆستایەکی ئاینی بە ڤایرۆسەکە لە شاری سلێمانی گیانی لەدەستدا. ئێژقادرێن ئارتی هەولێر.